مامۆستا گۆران زۆر یارمەتییان زۆر دەرجێعی کردم هەراویش بوو بەسەبەبەوەی کە زیاتر حەز لە فەن بکەم کامیان لەسەند ئەمێ شێعرەکانی یەکێکە لەو ڕوادانەی کە توانیوێتی خزمەتی نەتەوەکەی بکە بە شێوەیەکی سەرەکی ئەنجا خزمەتی مرۆڤایەتی. خاوەنی بەهرەیەکی خوایی بوو، دەستێکی باڵای هەبوو لە هونەری شێوەکاری تشکیلیە. لە ڕسمەکانی ئەگەر سەیری بکەین زیاتر هەستی کوردایەتی تایە. کە گەیشتمە باقی بەختیاری ئۆتۆمبیلەکەم ڕاگەست وتی هاتمە دەر لە ئۆتۆمبیلەکە 2000 سوزدەوەکو نوێش بۆ سلمانیم کرد. ئەیول فڵچە و نەخشەکانم ناخۆشی دەرونی پێدەرەخم، خۆشی دەرونی پێدەرەخم بۆ فڵچەیەی دەسم. من لە ساڵی 1925 دایک بووم لە شاری سلێمانی لەدایک بووە. لە 3 ساڵی باوکی چونکو کارمەندی حکوومەت بووە نەقڵ کراوە بۆ هەڵەبجە. لە هەڵەبجە سەرەتایی تەواو کردووە و ئایلەکەی زانیویانە کە دەستی ڕسمی زۆر جوانە داوایان کردووە لە مامۆستا شاعیری گەورە مامۆستا گۆران کە پورزای خۆی بووە کە هەوڵێکی بۆ بن کە بچێتە هونەرە جوانەکانی بەغا. بەڵام باوکم خۆی ئاشنای بە خوالێ خۆش بوو مامۆستا ڕەفیق حیلمی کە سەرۆکی کۆمەڵی هیوا بووە. لەگەڵ خوالێ خۆش بوو مامۆستا عەبدولواحید نووری کە ئەویش ئەندامی کۆمەڵەی هیوا بووە. لە ساڵی 1940 لەگەڵ سەرۆک مەلا مستەفا بەڕەحمەت بێت چوون بۆ سەردانی مەهاباد بۆ لای پێشەوە قازی محەممەد. ڕسمێکیان پێشکەش کردووە کە ڕسمەکە تابلۆیەک بووە سەلاحەدینی ئەیوبی و قازی محەممەد خوا لێ خۆش بوو. هەر لەو کاتە پێشەوە قازی محەممەد وتوێتی تۆ فەنانێکی زۆر بەختیاری. ئیتر باوکم لەوەوە لەقەبێکی بۆ خۆی داناوە بەختیار لەوەوە هاتووە. لە 1970 من ئەمزانی کە جەنابی بارزانی حەز ناکە ڕسمی خۆی بۆ دروستکەی چونکە من لە کاتێکا کە چوون بۆ مەهاباد ڕسمی سەلاحەدین و قازی محەممەد دروست کرد و جەنابیان منی برد بۆ لای قازی محەممەد پێم وتم حەزەکەم ڕسمێکی بەڕێستان دروستکەم وتی شتیوانەکەی دەگەر شتیوا بکەی لێ عاززە بم شایستەی ئەوە نیم تابلۆم بۆ دروست بکرێت بۆ قازی محەممەد کردووە. تەبیعەتی بارزانی ئەوە نییە وەکو زۆر لە سەرکردەکانی کە هەن حەز بۆ بکەن ڕسمیان دەرکەوێ یا پێی بڵێ تۆ گەورەی ئێمەیت یا دەستی ماسکوی ئەوە ئەو شتانی ڕەفسەکەی. ئەیون من لە عمری 17 ساڵی بۆی برسی نەبم بە دێیەکانە گەڕاوم بە خەڵووس ڕسمم کردووە بۆی بتوانم نانی ئێوارەی خۆم یا نانی نیۆڕۆی خۆم پیا بکەم. نوتی کوردستانم لە ئێرانەوە لە سووریاوە لە عێراقەوە لە تورکیا هەموویم بە پێ کردووە. جەمال بەختیار دەستێکی باڵای هەبوو لە هونەری تەشکیلیا لە هونەری شێوەکاری تشکیلیا لە ساڵانی 50کان و لە 60کانە زۆر جار ئەچوومە بەر دوکانەکەی چونکە لە دوکانەکەیە ڕسمەکانی کە بەدەستێک کرد لەسەر جادەکە دایەنا
ئەچوون جاری وا بوو پێشی ناخۆش بوو ئەیگو کاکە ئیتر بۆ ناڕۆی ئەوە نەم سەیری ڕسمەکانیە کرد چونکە خۆم حەزم لە ڕسم بوو ئەمانە دڵم خۆشە یاخوا دڵە هەر خۆش بێ و سەحەتێ باش نەبوو لە سلێمانیان نەیناسێت خۆ ئەو کاتێ علامیش نەبوو تا جەمال بناسن بەڵام بە ئیشەکانی جەمال بە تایبەتی بە تابلوانەی کە لەسەر سەری دوکانەکان ئەی کرد وێنەیەکی جوانی ئەیکێشا ئینجا ناوی ئەو دوکانی لەسەرتە لە ژێرەوە نووسرا بوو بەختیار لە شاری سلیمانیە لە ساڵی پەنجاکان بە دواوانەی پەنجمەیە هونەرمەند هەڵکەوتن لەوانە حەسن فەلاح خالی سەعی جەمال بەختیار بەدیع بابەجان هەندێکیان ئەکادیمی بوون هەندێکیان بێشەهادە بوون برین یەکێک لەوانە مامۆستا جەمال بەختیار بوو کە ئەکادیمی نەبوو بەڵام سەلیقەیەکی زۆری هونەری هەبوو کاتێک کە بە تەواوی کاک جەمالم ناسی ماوەیە بوو ئەکادیمیم تەواو کردبوو کۆمەڵی هونەر و وێژەی کوردیمان دامەزران لە ساڵی هەفتە جەمال بەختیار یەکێک بوو لە ئەندامەکان و ئەندامێکی چست و چالاک بوو دائیمە کوڕاستێکی بچووکی پێ بوو خەڵەمێکی فەحمی پێ بوو وەکو پۆرترێتێک لە ماوەی 5 دقا ئەو ڕسمە بکەوە زۆر بە جوانی ژەی کرد لەو کاتا لە کۆمەڵ هەنێ لەوحەی جوانی کرد بیرمە یەکێ لەو لەوحانەی کە دروستی کردبوو پۆترێتێکی ڕەوانشاد کەریم قەرەنی بوو بە شێوەیەک دروستی کردبوو وەکو چۆن مایکل ئەنجلۆ کە بە دەیڤد دەڵێت قسە بکە ئاوا ئەویش بە لەوحەکەیەوەی دە قسە بکە جەمال کەساتێکی خۆشەوی زۆر سلێمانیە بەهۆی هونەرەکەی وانێ بەهۆی کارهێنی خۆشی وانێ هەڵس و کەوتی لەگەڵ خەڵکە ئازاری خەڵکی ئایا قسەی ڕق نەبوو دوای ئەوە کوڕێکی قسە خۆش و بە دوای شتی خۆش و هێنا ئەگەڕا بۆ پێکەنین و بۆ خۆشی بۆ دڵخۆشکردنی خەڵک ئەوەی کرد بە هونەرەکەی خەڵکیکەی لە خۆی نزیک کردبووانێ ئینسانێکی زۆر ڕۆحسووک و دەم بە پێکەنین بوو و لەو شەخصانە بوو کە بە ماوەیەکی کەم لەگەڵی بدوایتایە دڵتەوە ئێواران کە لە دەوام ئەبووینەوەوارن ئەو لە ئیداری محلی و من لە بەلەردێ ئەو ڕەسامی نەخشەکاری بوو منیش هەر لە بەلەردێ مەساح بووم ئەهاتیان دوکانی بەهجەتی سەعاتی بازی ڕەشەفەنگی بەڕەحمە بێ کە جێنزرگە و بنکەی تیپی مۆسیقای مەولەوی سلێمانی ئەو وەختە بوو قاردیلان بوو حەبەفەرەت بوو لە هونەرمەندەکان هەموو هاتنە ئەوێ کابراایەک بووم کە زۆر بە تەحمل بووم یعنی وە تەحملەکەی ئەوە بوو کە فەن پەلەی لێ ناکرێت دەستی بە کرد کلیشەکەی دروستە کرد ئیتر لەو ناوە دای ئەنا لەوانە بوو بە مانگ دەستکاری نەکات دوای ئەهاتەوە سەری کاتێک کە زانی شتێکی دروست کردو یعنی سەر یعنی هەرەوە نیە هەناسە نەیات وەکو ڕسمەکانی خوا لێ خۆش بوو کاگدریس ڕسمی کاگ مەسعود یعنی چاوی لێ ئەەکەیت ئەڵێ فۆتۆگرافە ئێمە هەتا داوامان لێ کرد بۆ شارەوانی سلێمانی کە مجلەیەکمان دەرەکرد ئەمە دانەیەکێتی هێناوەمە تابلێ بک بۆ بەرگەکەی ئەمە بەرگی تابلۆکەی مامۆستا جەمال بەختیار ڕەحمەتیە کە بۆ گۆڤاری سلێمانی کردووە کە من یەکێکم لە ئەندامی دەستەی نووسەرانی ئەم گۆڤارە بێژگە لە ئەوە بۆ گۆڤاری هیواش کە لە بەغا دەرەسوو ئەمەی دروست کرد لە کوردستانە بەگشتی هونەر زۆر کەس بوو کاتێک کە کاک جەمال و کۆمەڵێک هونەرمەند کاری هونەریە کرد بەڕاستی شتێکی زۆر نوێ بوو بە تایبەتی بۆ ئێمە ئەو سەردەمە سەردەمی گەنجیمان بوو بۆ ئێمە زۆر شتێکی بە نرخ و بە پێز بوو و تەسیریشی تێکردین بەخوا من هەموو ڕێگەکانم خۆشەوێت چونکە هەمووی ئیشیان تیاکەم ناتوانم مەسەلا خۆی ڕەنگەکان زۆر پەیوەنی بە سایکۆلۆجیەوە هەیە
لە زۆر حاڵەتە بازە زروفێکی نەفسی سایکۆلۆجی وا لە ئینسانەکە کە جۆرە ڕەنگێک بەکاردێنێت لەو ڕەنگە سەرکەوتووی لەبەرەوە ڕەنگەکان هەموو بە تێگرا ئیشم پێیانە ئیشم پێکردون هەمویان خۆشەویستن و حەزیان باوکمان حەزی لە ڕنگ بووە حەزی لە فەن بووە فەنی لە هەموو شتێکا دۆزیوەتەوە شل لەبەر چاوی ناشرین نەبووە ئەو شتانەی ئەو دروستیەکە ئەو جلە کوردیەی کە ئافرەتان نەخش و نیگار و هینەکەی کە ئەیکێشا زیاتر بە بۆی پاسیلیشی شیە کرد ئەوە زۆر سەرنجی منی ڕاکێشا چونکە لە مجلات و لە هینی دەرەوە شکلی کوردی جلوبەرگی کوردی کللتوری کوردیم نەدی تابلۆکانی بەڕاستی دڵیانە کردەوە کە سەیرمە کرد هوەرێکی جوان هوەرێکی گەورەم تیابینیم ئەگەر بینە سەر ڕسمەکانی جەمال بەختیار ئەوەی من لێم بەدی کردووە جەمال زیاترە گەڕا ڕسمی ئەو ئافرەتانە بکە کە لە کوردەواریە یان لە گۆرانیەکانە ناویان هاتووە بۆ نمونە کچە کاپرۆش شیرین تەشیە ڕێتێ ئەوەی کارە گوازەی هەڵگەچوو بۆکانی و جەمال ئەم مۆزوعانەیە کرد بە لەوە حەو ئەی کێشان ڕەنگەکانی کە هەری ئەبژار پڕ بە پێسی ئەو ئیشە ئەو شوێنە بوو کە دایەنە تابلۆیەکی لە لای سینەمای ڕەشیدەوە بە دوکانێکەوە باسی ئەوەی تیابووکەوە چۆن شێ مەحموود لە دەربەنی بازیان شەڕی کردووە بە شێوەیەکی جوان نەخشان نەبووی هەموو سلەیمانی سوون بۆ سەیری زۆربەی ئیشەکانی کە من دیومە زیاتر بۆ سەرسام بووم کە ئافرەتێکی کوردی بەجلی کوردیەوە وێنە ئەکێشا ڕەنگەکان و قوماشەکەی زۆر شەفا بوو ئەو لایەنە زۆر سەرنجی ڕاکێشام لەبەر ئەوە لەوە پێش من ئەو شتانەم نەدی بوو لە وێنەکانی کاک جەمالا بەدیمە کرد دوای ئەوەش کە ئەکادیمیم تەواو کرد و ینی لە بوارەکە زیاتر پێشکەوتم ئێستاش هەر بەو شێوەیە مواجبم بۆ ئیشانەی کە ئیکرد ئەو ئیشانەی کە ئەو ئەکرد تعبیر و گزارشی لە هێنی خەڵکەکە ئاکرد لەبەرەوە خەڵکە چێژی لێ وەرەگرت ئەیزانی چیەکات بۆیە ناوی پیاکرد بوو ناوبانگەشێ بوو لە کوردستانە زۆربەی خوێنەوار شارەزاییان هەیە شێعرەکانی مامۆستا گۆران بەڵام حەزم کرد ئەمەوە کوشتێکی تازە دیوانی مامۆستا گۆران بەڵام بەڕەسم ئەگەر بتوانم وەکو خۆی پێشک لەوانەیە لە سا 85 لە شێعرەکەی بکەین لە شێعرەکانی بکات چونکە خۆی مامۆستا گۆران شێعرەکانی وەکو تابلۆوان هەسانن دەبەردەمی ڕەسام ئەگەرارەزی لێدە بەڕسیکە زۆر حەزمە کرد کە بازە فەنێکی کە تا ئێستا زۆر کەس نەیبینیوە پێشکەشی کەم یەکێک لەوانە کە ڕسمی خۆیەتی لە دەوری ڕسمەکانی بەدەست کراوە باوکم دەستی شعریشی زۆر بووە یعنی لە عینەن وەختا شعریشی زۆر هەبووە کە نووسیوێتی بەڵام قەت چاپی نەکردو قەت بڵاوی نەکردوێتەوە زۆری ئەیا بە خەڵک ینی پێوە نەئەکرد تجارە تا دوو تابلۆی لای شوانی کوڕی منە ئەوە تا ئەو بەرجی مجلانە کە ئەی کرد یا بەرجی کتێبەمانە ئەی بەخشی بە بەخشی کرد ئەنی گری نەئیا لای خۆی بازرگانی پێوە بکات. لە 46ەوە تا ئاخر هەناسەی هەر لە پارتیا بوو زۆر کەسیش هەیە یعنی زۆر سەرکردە هەیە بە باوکمیان وتووە و تویانە مامۆستا تۆ بۆ ئەوەنە مشتاقی ماڵی بارزانین ئەوە چونکو لە لای من سمبوڵی کورد ماڵی کورد بارزانیە ئەوەی کە من دوای کەوتوم ئەو ڕێگایە هەر شۆرشە بوو خۆی تر نازانم تام بەخێرەوە ساتە
دروست من پارتی دیموکراتی کوردستان جەمال بەختیار بەڕەحمە دروستی کردووە ئەوەی کە ئیبیریت ئەوە ئیشی ئەوە کە جەنابی سەرۆک بارزانی هات بۆ واشنگتن لەگەڵ بەڕێز کاک مەسرور داوایان کرد باوکم بێت لە کالیفۆرنیا بۆ واشنگتن بۆ ئەوەی ئەو ئارمەی پارتی دروستکەن. باوکم 48 سەعات نەنووست خەریکی ئەو 5-6 نوعی دروست کرد بۆ ئەوەی بۆ سبەینەیە پێشکەشی کا بە جەنابی سەرۆک ئەو ئارمانەی پارتی. خۆی بەڕاستی بزوتنەوە و جوڵانەوەی نەتەوایەتی تەسیریکی زۆری هەبوو خۆ نەک بە تەنها ڕەسامەکان بڵێن ڕسمی کوردی خەڵقیش بۆ نەتەوەکەی هەوڵی ئاو خەباتیە کرد وا تەسەورەکەم ڕسمەکانی هەڵقوڵاوی ناوجەرگەی خەڵقە بۆیە خەڵق زۆر حەزی لێ کرد و ئەو وەختە ئەو بزوتنەوەیە سەرەتایەکی نوێ بوو و کولی یەکێک لەو هونەرمەندانە ئەیانویست جێپەنجەیان دیار بێ و لە خزمەتی نەتەوەکەیان دوور نەکەونەوە. خۆی واشە هەر نەتەوەیە بە هونەرەکەیەوە ئەبێ بە نەتەوە. کەسایەتی کوردایەتی تایە جگە لە دانیشتن کە باسیمانە کرد جەمال حەزی بە سەرکەوتنی کورد دەکرد بە پێشکەوتنی کورد دەکرد بە تایبەتی لە هونەرەکانیە لە شانەوە هەموو بە بوارەکانی هونەر هەردەکرد پێش بکەیە. لە ساڵی 1974 هاتە دەرەوە و کاتە من پێشبەرگە بووم بێژەری دەنگی کوردستان و نووسری دەنگی کوردستان بووم بیرمە وەکو کوردێکی دڵسۆز وەکو ئینسانێکی جوان هەڵسو کەوتیە کرد لە ناو پێشبەرگا تابلۆیەکی جوانی کرد لە بابەت بردومانەکەی قەڵات دزێەوە زۆر ڕۆژنامە نووسان وێنەیانە گرت و لە هەندەران بڵاویانە کردەوە. ئەو کۆمەڵە ڕۆشنبیر و ئەدیب و هونەرمەندەی کە کۆمەڵەیان دامەزان کۆمەڵی هونەری وێژەی کوردی زیاتر پاڵنەرێکی نەتەوایەتی بوو کە ویسمان بۆ نەتەوەی کورد لە بواری هونەرەکەشە لە خزمەتی کللتوری نەتەوەکەیا بێ دەورێکی باڵای بینیوە واتە سەورەکەم دامەزرانی لەو کاتە هەتا ئێساش کە بەردەوامە هەموو هونەر و وێژەی خستۆتە خزمەتی نەتەوەکەەوە. ئیترکە شۆڕشی کورد ئەو پاشقلە نێو دەوڵەتیەکە لە ناوبرا کاکە جەمال نەهاتەوە بۆ سلەیمانی نەهاتەوە بۆ کوردستان لە ئێرانەوە ئەچێت بۆ ئەمریکا. کە چوون بۆ ئەمریکا ئیتر وەکو ئەندامێکی پارتی زانیمان کە قیادەی موقەتەی پارتی دروست بووە و شۆرشێکی تازە دروست بووە بە سەرکردایەتی کاک ئیدریس و خوالێ خۆش بێ کاک مەسعود و بە ناوی شۆرشی 26 گوڵانەوە. ئیتر وەکو تعبیرێکی هەستێکی خۆم ئەو تابلۆیم دروست کردووە کە ئێستا زۆری لێ تەبع کراوەتەوە چاپکراوەتەوە لە کوردستان و لە دەرەوەی کوردستان. چوین بۆ ئەمریکا لە 76 چوینە بسمارک ویلایەتی نۆرت دەکۆتە لەوێ باوکم ڕسمێکی کرد بۆ مەحافزی بسمارک کە ئەیانویست جەمال بەختیار کێیە لە پێش هەموو شتێکە ئەیوو کوردم باسی کوردی بۆ کرد اینجا باسی خۆی بۆ کرد. باوکم بەو یعنی دایمە وا بوو کە پێی وە دوتی من فەنانێکی کوردم و ئێستش ئەو ڕسمە لەوێ ماوە مەحافزی ئەوێ پێیوتی من زۆر پێی خۆشە کە تۆ لێرەیت. ئیتر بۆ من ڕێکەوە من خۆم سەفەرێکم کرد بۆ ئەمریکا یەکەم شت کە چوومە ئەمریکا و بەلاو برادەرانم ئەحوالی جەمال بەختیارم پرسی بەڕاستی ئەوانش یەکسەر بردیانم بۆ لای زیاد لە
40 ساڵە بوو کە نەمدی بوو هەموو ئاواتیشی ئەوە بوو کە جارێکیکە بێتەوە بۆ سلێمانی بۆ لامان بە برادەرەکانی شاد بێتەوە لە دەرەوە با بڵێن چالاکی جوانی نوان بۆ تابلۆ کرد بۆ نەخشاندنی شۆڕشی کورد ئەو هەموو چۆرەوەری و مەساتانی کەواتیا بوو لە لەو حەکانیان بەرجەستەی کردبوو. لە کالیفۆرنیاش فەرعێکی هونەرجوانەکانیان کردەوە بە پشتگیری جەنابی سەرۆک بارزانەی کە هەفتانە 30 دقەیان هەبوو کە تەلەڤیزۆنی شایی و فەن و مۆسیقای کوردی بگوێزێتەوە بۆ ئەوێ. باوکم زۆر جار باسی ئەوەیە کرد کە گەورەترین نەکبەتی ئێمە ئەوەیە کە بۆ خۆمان نە دۆستمانە ناسین نە دوژمنیشمانە ناسین. بەڵام بە فەنەکەی هەوڵیەیە کە دۆست دروست کات. منەزام لە ئەمریکایشی کردووە ئیشی باششی کرد بە تایبەتی سەرەتای چوونیە بۆ ئەمریکا و بۆ کەسایەتیە سیاسیەکانی ئەمریکاش هەر تابلۆی بۆ کردوون و ناوبانگی خۆی سەلمانوە لەوێ و ڕێزیشان لێگرتووە بەڕاستی. ئەگەرم جارە بێتۆ نەچم شەرتە نەچم شەرتە هەتا ئەم خوارە بێتۆ کە هاتەوە بۆ سلێمانی چون سەردانمان کە من و بەهجەتی سەعاسی و برادریشکە بوو نایەتە خەیاڵم. هەواڵی سلێمانیم لێ پرسی وتم جەمال چی هەیە؟ وتی مەحموود شتێکی سەیری بۆ بگەڕموت وتی کە گەیشتمە باقی بەختیاری ئۆتۆمبیلەکەم ڕاگەست. وتی هاتمە دەر لە ئۆتۆمبیلەکە 2 جار سوزدە وەکو نوێش بۆ سلێمانیم کرد. تی خۆڵەکەم مات کرد. بەڵام بەداخەوە کە وەختێک گەیشتمە ئێرە بەڕێحمی ئەوەشەوە کە بە ڤیدیۆ تابلۆکانم پیشانە هیچێک نەبوو کە بێت هیچ نەبێ مقابلەیەکی لەگەڵاکەم ئەوەی کە لە دەروونما هەیە یا ئەو شتانی کە من بەرچاوم کەوتووە ئەمانە پێشکەش بن وەکو سرنجم بایەخ کەم ئێرە بە هونەر و بەڵامەت ڕۆحیەتی ئیشەکانی کللتوری ئیشەکانی نەک بە تەنها بۆ سلێمانی و بۆ کوردستانی ئێمە بۆ سەر تاپا کورد پاڵنەرێکی زۆر زۆر پێشکەوت و زۆر کاریگەر بووە لە کاتی خۆیان. جەمال لە کورد ڕۆی و یەکێکە لە هەرە هونەرمەندە کۆنەکانی بواری وێنەکێشان لەم شارە. کوردێکی پاک بوو، ئینسانێکی دڵپاشی خاوێن بوو، بەڕاستی زۆر جوان ژیا. من ئەوەنە نزیک بووم لە باوکم کە ئەمری خوای کرد نەمتوانی بچمە سەر قەبرەکەی چونکە لە لای من باوکم ماوە بەڵام لە شوێنێکی ترە. ئەزانم کە ئاگای لێمانە ڕسمێک هەیە لەسەرەوە کە کچەکەم کچە گەورەکەم ڕسمی ئەستێرەکانی گرتووە ناوی لێ ناوە ئەو ڕۆژەی کە باپیری ئەمری خوای کردووە. وردە وردە آخر خەریکم بەڵام ناتوانم مستەمر ئیش ئەگەر بە ئەجەلەوی کەم بە 2 ساعتەوە یەک نانا بە ئیسراحەت و هەر بە هونەرەکەی خۆ هەرە بێ هێواشیاژ ئینشەڵڵا. خۆزگا ئەو کەسانەی کە ئەو ڕسمانیان لە ڕۆژە لە ڕۆژان پارێزگاریان لێ بکردایە و پیشانیان باید نایەتەوانێ کە ئەمە ڕسمی جەمال بەختیارە.